نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. کتێبەکانی ئەلعیلەل. بەڵێ ئەم زاتە مەزنانە هەر لەم بوارەدا هێندەی دنیا کتێبگەری ئەلعیلەلیان نووسیوە، واتە کۆمەڵێک بەرهەمیان خستوەتە بەرقەڵەم کە کەم و کوڕی سەنەد یاخود دەقی فەرمودەکانیان ڕێکا و شێوەی پسپۆڕی و هەستیاری پزیشکێک بۆ نەخۆشەکەی دیاری کردووە. کتێبی ئەلضەعفان وەلمەتروکینیان نووسی کە تیایدا فەرمودە لاوازەکان و ئەو جێڕەدەوانەی فەرمودەیان لێوەرناگیرێت و فەرمودەکانیان وازی لێدەهێنرێت یەک بە یەک ئاشکرا کردووە. ئەوان لەم بارەیەوە تا ئەو ڕادەیە هەستیار بوون کە یەکێکیان بە بەڵگەی ئەوەی کە باوکی کارمەندی دەوڵەتە هەر کات فەرمودەی ڕیوایەت بکردایە لە لای دەبوو، یەکێکی دیکەیشیان دەیوت باوکم تا گەیشتە ئەو تەمەنە فەرمودەی ڕیوایەت دەکرد، بەڵام پاش ئەوەی گەیشتە تەمەنێکی دیاریکرا و هەستیاری بیری لەدەستداوە و لەو ڕۆژە بەدواوە ڕێگریم لێ کردووە لەگەڵ ئەو کەسانەدا کە بۆ وەرگرتنی فەرمودە دێنە ماڵەکەم دیدار ساز بدات. هەردووبارە عەبدوڕەحمانی کوڕی مەهدی کە یەکێکە لە ئیمامە مەزنەکانی فەرمودە دەڵێت لە شوعبە و سەوری و ئیبن موبارەک و ئیمام مالیکم پرسی، زۆرێک لەو خەڵکە بە درۆ تۆمەتبار دەکرێن، ئێمەش ئەوان وەک کەسانی درۆ هەڵبەست لە کتێبەکانماندا تۆمار دەکەین، ئایا ئاشکراکردنی عیبی ئەم کەسانە کارێکی چۆنە؟ لە وەڵامدا هەر چواریان وتیان فەرمودە بەشێکە لە ئاین و ئەو گرنگترە، چونکە لەودا حەقیقەتی ئەحمەدی شاراوەیە. یەحیای کوڕی سەعیدی ئەلقەتان کە هاوڵەکانی دەربارەی دەڵێن ئێمە لە منداڵیەوە دەیناسین، تاوان تەنانەت لە خەونیشیدا نەبووەتە میوانی و کەسێک بووە کە بۆ فەرمودە هەتا بڵێ درەخ و سازش نەکەر بووە. کاتێک پێی دەوترێت تۆ سەبارەت بەو فەرمودانەی کە هەر یەکەیان کەسێک جێڕاوی نێتەوە بڕیار دەدەیت و دەڵێیت ئەوەیان هەڵبەستراوە و ئەوەیان لاوازە و ئەوەیان مەتروکە، ئایا ناترسید لەوەی ڕۆژێک لە بەرامبەر خوددادا ئەو کەسانە سەبارەت بەمە سکاڵات لێ بکەن؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت لە بەرامبەر ئەوەی ئەوان ببنە دوژمنم لە بەرامبەر خوددادا و پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم ببێتە دوژمنم لە بەرامبەر خوددادا، ئەوە یەکەمیان هەڵدەبژێرم. بەڵێ فەرمودە پیرۆزەکان لە نێو ئەم هەستیاریە دەراسایەدا تۆمارکراون، سەرباری ئەمەش ناکرێت بوترێت کۆمەڵێک فەرمودە هەڵبەستراون. فەرمودەی هەڵبەستراو هەن، بەڵام فەرمودە هەڵبەستراوەکان لەلایەن هاوڵان و شوێن کەوتوانەوە هەڵاوێت کراون و نەیانتوانی لە سەنگەری ئەم پاسەوانە هەستیارانە تێپەڕ ببن. ئەوانش کە تێپەڕین بە تێپەڕبوونی کات جیا کرانەوە و نەیانتوانی جێی خۆیان لە نێو کتێبە سەحیحەکانی فەرمودەدا بکەنەوە. بژارکردنی فەرمودە مەوزوعەکان. لەم بابەتەدا جگە لەم خاڵانەی باسمان کرد، ئەم ڕێگایانەش لە بژاردەکردنی فەرمودە مەوزوعەکان کاریگەریان هەبووە. دانپێدانان زۆر جارە و کەسانەی فەرمودەی ناڕاستیان هەڵبەستووە لە کۆتاییەکانی تەمەنیاندا و پێش مردن یاخود کاتێک لە مەزهەبە پوچەکانیان دەگەڕانەوە و دەهاتنەوە نێو ئەهلی سوننەت و جەماعەت، پەشیمان دەبوونەوە و دانیان بەو فەرمودانەدا دەنا کە هەڵیان بەستبوون. درۆ لە ژێر چاودێریدا بوو. بەو ڕێگایانەی کە لەسەرەوە شەوڵماندا ڕوونیان بکەینەوە، کەسانی درۆ هەڵبەست زۆر بەباشی چاودێری و دیاری دەکران. گەر کەسێک لە ژیانیدا یەک جار درۆی لێ ببینرایە ئیدی فەرمودەی لێوەرنەدەگیرە. بگرە کەسێک کە متمانەش بەرامبەری هەبوو گەر بە تێپەڕبوونی تەمەن تیژی بیری لەدەست بدایە ئەوا ڕیوایەتی لێوەرنەدەگیرە. لێرەدا نمونەیەکی بەرجەستە دەخەمەڕوو. کەسێکەیە بە ناوی ئیبن ئەبی لەحیە کە لە سونەنی ئەبی داوددا زۆر جار ناوی هاتووە. ئەم زاتە کە لە زوهد و تەقوادا زۆر لە پێش بوو، لە کتێبەکانی بەردەستیەوە نەک لە یادگەیەوە فەرمودەی دەجێڕایەوە. کاتێک بۆ ماوەیە کتێبەکانی ون دەکات ئیدی بە یەک جار پێگەی لە جێڕانەوەی فەرمودەدا لەدەست دەدات. لەوە بەدووە هێندە بە هەستیاری مامەڵە لەگەڵ وەرگرتنی فەرمودە لەوەوە دەکرا کە بۆ نمونە ئیمامی بوخاری تەنها فتوە یاخود ئەو فەرمودانەی لە ئەوە وەرگرتووە کە بە فەرمودەی دیکە پاڵپشتی کراون.
لە شێوازەکەیەوە بەدیار دەکەوت. لە وێژەوانیدا بابەتێک هەیە بە ناوی شێوازی ئەدەبی. بۆ نمونە کەسێک کە 30 جار بابەتەکانی مۆلەری خوێندوێتەوە، بەرهەمەکانی شکسپیر و تۆڵستۆی و دانتێ و نەجیب فازڵ و نورەدین تۆبجو و سێزای کەرەکۆچی خوێندوێتەوە، زۆر بە ئاسانی دەتوانێت وتەکانی ئەوان لە وتەی خەڵکی دی جیا بکاتەوە. ئەمە نیشانەی ئاشناییە بە شێوازی ئەدەبی. بگرە زۆر جار تەنانەت پێویست بە 30 جار خوێندنەوەش ناکات. دەی ئەو ئیمامانەی فەرموودە کە لەسەرەوە ناومانهێنان ژیانی خۆیان بۆ فەرموودە تەرخان کردبوو، ئەوان کەسێک بوون سوڵتانی وشە و مامۆستای زمان و قارەمانی لەبەرکردن بوون کە بە تەواوی شارەزا بوون بە فەرموودەکانی سەروەرمان. هەموو ڕۆژێک لە بەیانیەوە تا ئێوارە لەگەڵ وتەکانی سەروەرماندا هەڵدەستان و دادەنیشتن. هەر بۆیە پاشوتنەوەی یەک دوو جاری هەر وتەیەک زۆر بە ئاسانی دەیانتوانی فەرموودە لەعل و گەوهرەکانی سەروەرمان صلی الله علیه وسلم لە هەر وتەیەکی دی جیا بکەنەوە و زۆر بە ئاسانی دەیانتوانی بڵێن ئەمە فەرموودەیە یاخود فەرموودە نییە.